240 ساڵ بەسەر دامەزراندنی شاری سلێمانی تێپەڕ دەبێت. ئەو شارەی هەمیشە لە گۆڕانکاریەکاندا لە ڕیزی پێشەوە بووە و هەرگیز خەڵکەکەی دەستەمە و ژێردەستە نەبووە. بەڵام لە ڕووی خزمەتکردنەوە دەوترێت هەمیشە پشتگوێ خراوە و لەسەر هەڵوێستەکانی سلێمانی سزادراوە. بەڕاستی سلێمانی شارێکە پێویستە خزمەتی زیاتر بگە، هەرچەنە بێخزمەتیش نییە، بەڵام جێگاکانی تریش بێخزمەتیان پێوە دیارە. هیوادارین ئەوانەشە بگانە ئاسی سلێمانی و سلێمانیش بەرەو پێشتر بڕۆ. پێویستە حکوومەت خۆی بەرپرسیار بزانێ بەرامبەر ئەو خانوانە ئەو مێژۆ دێرینەی سلێمانیە بتوانێت بیپارێزیە و وەک ئەگەر نۆژەنی بکاتەوە لە ئاستێکی باشە نۆژەنی بکاتەوە وەکو خۆی بیپارێز، چونکە مێژووی دروستبوونی خان و کەرستەکانی هەریەکەیان بۆ مێژوویەکی و تایبەت و بۆ ساڵێکی تایبەت ئەگەڕێتەوە، پێویستە بە پێی ئەو مێژوویە تازەی بکاتەوە. سلێمانی لە ڕووی ئاوەدانی و خزمەتکردنەوە چەندین ساڵ لە دوای شارەکانی دیکەوێ و لە ڕووی حکومڕانیەوە سزادراوە، بەڵام سەری بۆ زوڵم و ستەم دانەنواندووە. ئێستاش داوا دەکرێت بەپێی گەورەی مێژووی شارەکە خزمەت بکرێت و لە ململانەی سیاسی سزا نەدرێت. ئایا ئەم شارە بەراورد بە شارێکی دیکەی ناو کوردستان یا بەراورد بە شارێکی دیکەی ناو عێراق چەندێ خزمەت کراوە، یان ئەم شارە بەراورد بە شارێکی هاوتەمەنی خۆی لە وڵاتێکی تری جیهان چەندێ خزمەت کراوە؟ بەداخەوە کاتێ بەراوردی سلێمانی بە هەر کام لەم جۆرە بەراوردانەکەی کورت هێنێ و بەداخەوە جۆرێک لە کۆڕایی دروست بووە لە ناو خەڵکی شارەکەیە کە ئەم شارەکرا زۆر زیاتر خزمەت بکرێ. وەختێک جۆرێک لە کۆڕایی دروست بووە لە ناو خەڵکی شارەکەیە بۆی کە شارەکە شارێکی پراوێز خراوە بێ خزمەتە، کەواتە بێگومان بێ خزمەتە. 240 شار ئەکرا، 240 ساڵ ئەکرا سلێمانی زۆر باشتر و چاکتر لە ئێستا دەرکەوتایە. بەداخەوە بە هەندێک لە کوچە و کۆڵان و شەقامەکانە ڕۆی دڵ ناڕەحەتە بێ، بێتاقەتە بێ، خەفەت ئەخۆی کە ئەم شارە 15 ساڵە لانی کەم 15 ساڵە بەگدانێ، 15 ساڵە بەرەو دواوە دێ. سلێمانی پێویستی بە هەموو شتێکە لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە ئەوانەی کە دەسەڵاتدارن و حکومەت کەیبا بەڕێوانێ ئەبێ ئەوانە زیاتر پەرەی پێبەن و بەرەو پێشەوەی بەرن. تاوان تا بەرەو پێشەوە بڕۆ ئابووری بەقوتر بێ، شارەکەش پێشکەوتوترە بێ و بەقوترە بێت. لە ڕووی سیاسی شەوەی تر سیاسەتەکە خۆیان سیاسەتی حیزبی تر چۆن هێبا بەڕێوە ئەو حسێبە. سلێمانی شارێک بۆ هەمیشە ڕوبەڕووی نادادیەکان بۆتەوە و خەڵکەکەی بێدەنگ نەبووە لە ئاستەم و چەوسانەوە. دەوترێت ئێستاش سلێمانی باجی سەرکەشی و بزەوی خۆی دەدات لەلایەن دەسەڵاتدارانی کوردەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.